ڕێز و سڵاوەوە بینەرانەوە گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێز هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست و چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بە ناونیشانی ڕووداوەکانی ئێران کە ناونیشانی و بابەتەی لەلایەن عوسمانی حاجی مارفەوە ئامادەکراوە. ئێران خۆی لە بەردەم شەپۆلێکی نوێی ناڕزایەتی گەرمدا بینیەوە کە لە دڵی ئابووری ڕۆژانە دەستی پێکرد. ناڕزایەتیەکان بەهۆی دابەزینی بەهای درا و بەرزبوونەوەی خێرای تێچووی بژێویەوە بووە کە ژمارەیەکی پێوانەیی شکاندووە. ناڕزایەتیەکان لە 28 دیسەمبەری 2025 زاینی لە دوو بازاڕی گەورەی ناوەڕاستی تاران دەستی پێکردووە، ئەوەش دوای ئەوەی نرخی تمەن بەرامبەر دۆلار بۆ نزمترین ئاستێکی پێوانەیی دابەزی. فشارەکانی هەڵاوسانی تونتر کردوێتەوە و نرخی کەلوپەلی سەرەکی بەرز بۆتەوە. هەروەها بەرزکردنەوەی نرخی بنزین لە سەرەتای مانگی کانونی دووەمدا بەشداری کردووە لە قوڵبوونەوەی ناڕزایەتیەکاندا. پزیشکیان ساڵی ڕابردوو هۆشداریدا لەوەی کە ڕەنگە بەهۆی کەمی ئاوەوە تەواوی چاران چۆڵ بکرێت چەند مانگێک لە یەک کاتدا بۆ چەند کاتژمێرێک کارەبا دەبڕدرێت. کەمی غازی سروشتی کە کێشەیەکی گەورەیە بۆ بەرهەمهێنانی کارەبا دەسەڵاتدارانی ناچار کردەوە وێزگە پیشە سازیەکان دابخەن کە بە غاز کار دەکەن و کرێکارانی کارگەکان کەم بکەنەوە. هەروەها بەکارهێنانی نەود لە بری غاز بۆ وێزگەکانی کارەبا پیسبوونی شارەکانی بڵێن هێندە خراپ کردووە کە زۆرێک لە خوێندنگاکان ناچار بوون زیاتر لە 50 ڕۆژ لە ساڵێکدا دابخرێت. ئێران لە ماوەی ساڵی ڕابردوودا تووشی گورزی قەیرانی ئابووری بە فراوان هات. داڕمانی دراوی پێش ناڕزایەتیەکان تەنیا ئەو پەڕۆیە بوو کە پشتی حوشترەکەی شکان، بۆیە تووڕێی و ناڕزایەتیەکان بەردەوام دەبن. تەنانەت ئەگەر ئەمەی ئێستا بە هەر جۆرێک لە سەرکوت و دەخەڵەت دامرکێتەوە، حتمیە کە لە ئایندەدا سەر هەڵدەداتەوە. کۆماری ئیسلامی شایستەی خەڵکی ئێران نەبووە و نابێت. بودجەی دارایی ساڵی 2026 زاینی کە پزیشکیان پێشنیاری کردهبوو تەنیا خوێی خستوەتە سەر برینەکانی خەڵکە، چونکە دوای 3 ساڵ لە زیادکردنی موچە لە کاتی داڕمانی دراوی ئێران داهاتی کرێکاران بە چەند قات کەمتر لە موچەی ساڵی 2023 زانی شکاوەتەوە. لە هەمان کاتیشدا ترس لە بەردەوامی ناڕزایەتیەکان پزیشکانی ناچار کرد جارێکی دیکە نرخی بنزین داببەزێنێت، بەڵام هێشتا کەمتر لە سەدا 5 و نرخەیە کە لە وڵاتانی دراوسێدا دەبینرێن. ئێران ئێستا ساڵانە 6 ملیار دلار بۆ هاوردەکردنی بنزین خەرج دەکات. دیارە ئەو پارەیە دەتوانێت لە بری ئەوە زۆر شت بکات بۆ باشترکردنی دۆخە ترسناکەکانی کارەبا و ئاو. هەڵبەتە پێشنیارەکانی حکوومەت بۆ چاکسازی لە نرخەکانی ئاڵوگۆڕدا ناتوانێت باوەڕپێکراو بن، تەنها سوودی بۆ کەسانێکی دیاریکراو دەبێت لە بازاردا. لە هەمان کاتدا کورتکردنەوەی ئەو سندوقیان کە بڕیار بوو قەرەبووی ئێرانی ئاساییەکان بکاتەوە بۆ تێچووی زیاتری کاڵەکان سەرکەوتوو نەبوو، بۆیە سیر نییە کە شەپۆلی ناڕزایەتیەکان تەشەنە بکات و فراوانتر بێت. ڕژێمێک نەتوانێت ئاو کارەبا، هەوای پاک، سوتەمەنی یان کرەی باوەڕ پێکراو دابین بکات، ناتوانێت پێداگری لەسەر بانگەشەی لێهاتوویی بکات. کاتێک بەژێوی ژیان دەڕوخێت زۆرم لێ دەبێتە ئامڕازی سەرێکی مانەوەی ڕژێم، بەڵام ئێستا سەرکردەکانی کۆماری ئیسلامی ڕوبەڕووی واقعێک دەبنەوە کە سەرکوتکردن چیتر توانای گەڕانەوەی سەقامگیری دۆخەکە و قەیرانی ئابووری نییە. ئەم کێشەیە هەر بەردەوام دەبێت تا ئەگەر ناڕزایەتیەکانی ئێستاش کۆنتڕۆڵ بکرێن کە بە جۆرێکی زۆر مەترسیداری کوشتاری بە کۆمەڵ ناڕزایەتیەکانیاندا مرکاندوێتەوە. دروشمەکانی نێو ناڕزایەتیەکان لە هەندێک بواردا فراوانتر بوون. داواکاریە سیاسیەکانیشی لە خۆ گرتووە، چونکە فشارە ئابووریەکان هاوکاتن لەگەڵ هەستکردن بە بێهیوایی. ئەگەری ئەوە هەبوو ئاڕاستی ناڕزایەتیەکان بەرەو کۆتایی ڕژێم بڕوات. سیستەمی یاساییشی ناوخۆی ئێران کە لەنگەرگرتووە لە فەیلقی سپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی، یەکەکانی بەسیج، یەکەی پاسەوانی تایبەت کە بەشێکە لە فەرماندەیی پۆلیسی کۆماری ئیسلامی ئێران، هەروەها ئامادەکردنی میلیشیاکانی حەشتی شەعبی عێراق بۆ کاتی پێویست کە ڕاستەوخۆ لەلایەن ڕژێمی ئێرانەوە سەرپەرشتی و پشتیوانی دەکرێن. تا ئێستا دەرزی گەورە لە ناو ئامێری سەرکوت و زۆرم لێدا دەرنەکەوتووە. کارمەندانی پلە باڵاکانی IRGC و بەسیج هیچ دوودڵیەکان نیشان نەدا لە تەقەکردن بۆ کوشتن.
دوای ئەوەی عەلی خامنەئی فەرمانی سەرکوتکردنی خێرای دەرکرد کە مەزەندەی کوشتارێکی بێشمار دەکرێت، ئەمەش کاریگەری لەسەر خاوبوونەوەی ناڕزایەتیەکان داناوە. بەڵام ئەوە ڕۆشنە کە تونکردنەوەی سەرکوت لە دۆخێکی ناڕزایەتی زۆر فراواندا نیشاندەری لاوازیە لە کاتێکدا پەرەسەندنی ناڕزایەتیەکانی کۆماری ئیسلامی وەها ڕاتەکان. ڕژێم هەستی بە ناچاری کرد کە تاکتیکی قوربانی بە کۆمەڵ بەکار بهێنێت کە هێشتا ژمارەی کوژراوەکانیش ئامارێکی ڕۆشنی نییە کە باز لە چەندین هەزار و دەهزار کوژراو دەکرێت. لە هەمان کاتدا خزمەتگوزاری ئینتەرنێت و مۆبایل و تەنانەت تەلەفۆنی زەمینیشی کردوتە ئەمەل. کۆماری ئیسلامی مێژوویەکی بێوێنەی کارەسەتی قێزەوەنی کوشتاری بە کۆمەڵی دانیشتوانی ئێرانی تۆمار کرد. ڕژێم توانیوێتی لە قەیرانەکانی پێشوودا ڕزگاری بێت. ئەم جارەش بەو دڕندەیی پیادەی کرد کاریگەری دانا لە کەمکردنی ناڕزایەتیەکان. بەڵام تووڕەی خەڵک لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەها قوڵتر بۆتەوە و قلیشی دروست کردووە کە هەر ناڕزایەتیەکی دواتر بە بێگیانی تۆڵەسەندنەوەی تند لە ڕژیم تێناپەڕێت. هەر بەهانەیەک دەیهێننەوە بۆ ئەو دڕندەی بەرامبەر دانیشتوان کردیان بە ناوی دەخالەتی ئەمریکا و ئیسرائیل و ئەوڵدان بۆ هەڵگیرساندنی جەنگێک ناتوانن شەرعەتی ناوخۆیی بگەڕێنەوە یان داڕمانی ئابووری پێشەوانە بکەنەوە. هەروەها ناتوانن ئێران لە پارچە پارچە بوون و ئەگەری هەڵگیرسانی شەڕی ناوخۆییش بپارێزن. دانیشتوانی ئێران لێیان خۆش نابن. وەڵێ بینەرانی خۆشەویست، ناوبڕێکی کورد دەبینین و دێمەوڵەتە. هەڵگیرسانی شەڕی ناوخۆ ئەو سیناریۆ کارەسەتبارەیە کە دۆخی سیاسی ئێران دەباتە ئاستێکی باڵاتر لە ناجێگیری و گێژاوی سیاسی. لە هەمان کاتدا بەرزبوونەوەی ئاستی بەشێک لەو لایەنانەی تیای هەڵدەکەوێت کە دەیانەوێت بە هێزی چەک و شەڕی ناوخۆ ناڕزایەتی جمهوریەکان بەلاڕێدا بن. ئەوە ڕاستەیە لە نێو خۆپیشاندەراندا بێنرا کە هەندێ لایەنی نابەرپرس بە ژیانی خەڵک ڕیزەکانی خەڵکی ناڕازیان بە چەک بارگاوی کرد. گومانی تیاش نییە هەڕەشەکانی ترەمپ و هێرشی ئاسمانی ئەمریکا و هاوپەیمانان و لێدان لە بنکەی سەربازی و شوێنە پیشەسازیەکان ئێران تا هەڵگیرسانی شەڕ بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی بە ناوی فریاکەوتنی خەڵکی ناڕازی جگە لە تێکدانی ئامادەی بەرفراوانی ناڕزایەتیەکان و وەلانانی خەڵکی ئێران لە دیاریکردنی چارەنووسی خۆیان نەک هیچ ئاکامێکی هێرێنی بە قازانجی ناڕزایەتیەکان و ڕاپەڕین ناداتەوە، بەڵکو ئەمریکا دەیەوێت دەستێوەردان بکات بۆ بەرژەوەندی دەور و دەخالەت و نەفوزی کۆنەپەرستانی خۆی لە ناوچەکەدا. لە هەمان کاتدا هەوڵ ئەدات ئێران لە پەیوەندی بوونی بە ڕووسیا و چینەوە داببڕێت. هەر پەیوەندیەکی دیبلۆماسی ئەمریکا لەم دۆخەدا لەگەڵ تاران بەستنەوەی ئێرانە بۆ ملکەچبوونی بە نەخشە و سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. لە هەمان کاتدا هەوڵدان بۆ باڵادەستی ئیسرائیل بەسەر ناوچەکەدا ئەو نەخشە و سیاست هەیە کە وەک بەشێک لە ئاراستەی ئەمریکا دەناسرێتەوە تا قەڵایەک بۆ ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگیر بکرێت. بەڵام ئەوەی جێگای سەرنجە نیازی ئیسرائیل پاکتاوکردنی دەوری ئێرانە لە ناوچەکەدا تا کۆتایی هێنان بە کۆماری ئیسلامی. گوشارەکانی ئیسرائیل بۆ سەر واشنتۆن چیتر نهێنی نین. بژاردەی ڕووخاندنی ڕژێمی ئێران بۆ ئیسرائیل تا ئێستا لەسەر مێزە کە ئامانج لێی نەک تەنیا تێکدانی توانە ئەتۆمیەکان بەڵکو تێکشکاندنی تاران و ترسی خۆخلیسکاندن بۆ شەڕێکی نوێ هەیە. ناتانیاهۆ داوای لە ترەمپ کردووە کە شەڕێکی لەو شێوەیە دەست پێ بکات. ئەمریکاش پێی باشە سیستەمی سیاسی ئێران بگۆڕدرێت، بەڵام لە ڕێگایەکەوە کە دوور بکەوێتەوە لە دەستێوەردانی ڕاستە و خۆی سەربازی و لە هەمان کاتیشدا دەیەوێت لایەنێک دەسەڵات لە تاران بەدەستەوە بگرێت گوێ لە مستی خۆی بێت و بگونجێت لەگەڵ دروشمی ئەمریکای یەکەم. بۆ نمونە هەوڵەکانی واشنتۆن بۆ تێکدانی ڕژێمی ئێران بەبێ ئەوەی تێوەگلێت لە شەڕێکی سەربازی، ترەمپ باجی لە سەدا 25 بەسەر ئەو وڵاتانەدا سەپان کە بازرگانی لەگەڵ ئێران دەکەن وەک ڕێگەیەک بۆ دەربازبوون لە بژاردەی شەڕی سەرتاسەری. لە لایەکی تریشەوە دەوڵەتانی کەندا و هەوڵ دەدەن پشتیوانی لە دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا بکەن لە ترسیەوەی کە ڕووخانی حکوومەتی ئێران ببێتە هۆی شەڕی ناوخۆ. ئەمەش دەتوانێت ئاسایشی تەواوی ناوچەکە زیاتر بخاتە مەترسیەوە. لە ئەزمونەکانی ڕابردوو دەرکەوتووە کە بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل ئاسایشی وڵاتانی ناوچەکە و دانیشتوانەکەیان
تەواو فەرامۆش کردووە. لەگەڵ چڕبوونەوە و خەسبوونەوەی ئەو بارگرژیە لە دۆخی ئێستای ئێراندا، پێم وایە ناڕزایەتیەکانی ئێستای شەقامی ئێران لانی کەم لە داهاتوویەکی نزیکدا توانای ڕووخاندنی ڕژێمیان نییە بەجیا لە کەمبوونەوەی ناڕزایەتیەکان لە ئێستادا. لە هەمان کاتیشدا خۆپیشاندەران دیدێکی ڕوونیان بۆ سیستەمی دەوڵەتی دوای کۆماری ئیسلامی نیشان نەداوە. جگە لەوەش ئەو گروپە و پزوسیانانەی کە واشنتۆن پشتیوانیان دەکات ئەوانەی پەیوەستن بە میراتی شە نەک لە پشتیوانیەکی بەربڵاوی جەماوەری بەهرەمەند نین، بەڵکو تۆمەتبارن بە خیانەت. دیاردەیەک کە ئاماژەیە بۆ لاوازی ڕژێمی ئێران هەوڵی کردنەوەی کەناڵێکی دانوستانە لەگەڵ ئەمریکا بۆ کەمکردنەوەی گوشارەکانی ئەمریکا و ڕێگریکردن لە هێرشی سەربازی ئەمریکا کە ڕژێمی ئێران ترسی هەیە لێدانەکانی بێتە هۆی ڕووخانی ڕژێمەکەی. کۆتایی هێنانی ڕژێمی ئێران گەر لە ڕێگای ئەو شەپۆلی ناڕزایەتیانەشەوە ئەنجام نەدرا و دواتر گەر کۆماری ئیسلامی بوێت بە هاوکاری ئەمریکا بمێنێتەوە دەبێت لە بنەڕەتدا پێک هاتەی خۆی بگۆڕێت کە لانی کەم دەبێت کەسایەتی سەرەکیەکانی کۆماری ئیسلامی دوورخاتەوە. ڕووخانی ڕژێمی ئێران بە مانای گۆڕانکاریەکی بەرفراوان لە ناوچەکەدا کە پێچەوانەی ئەو ساتەیە کە کۆماری ئیسلامی دامەزرا. ڕۆیشتنی ئێران لە کای نەفوزی ئەمریکا لە دوای ڕووخانیشە لە ساڵی 1970دا نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەی کەنداوی عەرەبی گۆڕی. لە ئەنجامدا شەڕی درێژخایەن و جۆری نوێی ململانەی سیاسی لێکەوتەوە. ئەمەش لە ڕێگەی سیاسەتی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە هەوڵی هەژبوونی بوو بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵام دۆخی ئێستا ئەوەی پێچەوانە کردوێتەوە کە دەبێتە سنووردارکردن و شکستی گەورە لە کۆتایی هێنان بە هەژبوونی ئێران لە ناوچەکەدا کە دڕندەیی و کۆنەپەرستی سیاسەتی دژی مرۆڤانەی ئەمریکا و ئیسرائیل جێگەی دەگرێتەوە. ئەو دڕندانەی تا ئێستا حیزبەکانی کوردایەتی مایەیان لەسەر داناوە. ڕێکەوتنی کورد و حکوومەتی سووریا بەرەو کوێ دەچێت؟ ئەمە ناونیشەنی بابەتێکە لەلایەن شوان هەمەوە ئامادەکراوە. نوێترین ڕێکەوتنی نێوان کورد و حکوومەتی ڕاگوزەری سووریا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. سەرچاوە سووریەکان دەڵێن ماوەی مانگێک بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دیاری کراوە. لەم ڕێکەوتنەدا هیچ لایەک براوی تەواو یان دۆڕاوی تەواو نییە. بۆ کورد لەم قۆناغەدا هێشتنەوەی هێزی شەڕوان لە ناوچە کوردیەکان و بە یاساییکردنی هێزەکانی یەپەکە و یەپەژە وەک بەشێک لە سوپای سووری. بەڵام بە شوناسی خۆسەریەوە هەمان کات هێشتنەوەی دام و دەستگا کارپێکراوەکانی خۆسەری و بەستنەوەیان بە دەوڵەتەوە بەشێکە لە ئامانجە سەرەکیەکانی کورد. بۆ حکوومەتی ڕاگوزەری سووری تێکەڵکردنەوەی دام و دەستگا ئیداری و یاساییەکانی ناوچەکانی خۆسەری و گرێدانەوەیان بە دیمەشقەوە بەشێک لە ئامانجە سەرەکیەکانی حکوومەتن. دوای ئاشکراکردنی بەندەکانی ڕێکەوتنەکە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پاڵپشتی بۆ ڕێکەوتنەکە ڕاگەیاند. هەمان کات جنەڕاڵ مەزلوم لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا دەڵێت سەرۆکی فەڕەنسا ئەمانوێل ماکرۆن یەکێک لە گرانتۆرەکانی ڕێکەوتنەکەیە. پێشهاتێکی چاوەڕوان نەکراو بوو کاتێک سیناتۆر لیندسی گراهام لەگەڵ بەپرسی پرۆژەیە یاسای پاراستنی کورد لە کۆنگرێس هۆشداری بە سعودیەدا. هێشتا 24 کاتژمێر بەسەر پەیامەکەی گراهامدا تێنەپەڕی بوو. پادشای سعودیا وەزیری بەرگری خالید بن سەلمانی نار بۆ واشنتۆن تا لە نزیکەوە لەگەڵ سیناتۆر گراهام کۆبێتەوە. ئایا خالید بن سەلمان دەتوانێت بڕوا بە سیناتۆر گراهام بێنێت تا پرۆژە یاساکەی بۆ پاراستنی کورد لە کۆنگرێس بکشێنێتەوە؟ یان پرۆژە بڕیارەکە بە دەستکاریەوە دەنگی لەسەر دەدرێت؟ ڕەنگە بۆ سعودیەکان مەترسی گەورەی پرۆژە یاساکەی گراهام پاراستنی سنوورداری کورد نەبێت، بەڵکو خاڵەکانی تری پرۆژە یاساکە بێت کە ئەگەر دەنگیان لەسەر بدرێت شەڵەژان و سەر ئێژەی زۆر بۆ حکوومەتەکەی شەرع و سعودیە و تورکیا و قەتەر دروست دەکات. لە هەر حاڵدا مەترسی گەورە لەسەر ڕێکەوتنەکەی سعودیە نییە، تەنانەت حکوومەتی ڕاگوزەری سووریاش نییە، بەڵکو تورکیایە. هەموو ئەزمونەکان پێمان دەڵێن گەورەترین ڕێگر لە پێش دروستبوونی هەر جۆرە دەسەڵاتێکی کوردی تورکیایە.
تورکیا زۆر خۆشحاڵ دەبوو گەر کورد لە سووریا لە جێی ڕێکەوتن بڕیاری شەڕی بدە. شەڕ کارتە بەهێزەکەی تورکیایە. تورکیا بەم ڕێکەوتنە نیگەرانە. ئەم ڕێکەوتنە خزمەت بە استراتیژی تورکیا ناکات. ئایا تورکیا دەتوانێت ئەم جارش ڕێکەوتن هەڵبۆشێنێتەوە؟ ئایا تورکیا دەتوانێت چەک لە شەڕوان بسەنێتەوە؟ یان سیناریۆ و ڕەوتی ڕووداوەکان دوجار تورکیا ناچار دەکەن دیفاکتۆیەکی نوێی کوردی لە ناوچەکە قبول بکات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێز بوو کە بۆ ئێوەمان ئامادەکردبوون. سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بوون.